وەک بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلەیمانی ئێمە بانگەوازێکمان بڵاو کردەوە پەخش کرد بۆ سەرجەم شوێنە گەشتیاریەکان لە وتێل و لە میۆتێل و لە ڕێستۆرانت و لە کافتێریا و لەو شوێنانەی کە خزمەت گوزاری تیا پێشکەشەکرێت بۆ خەڵک کە بابند بن بەو مەرجۆڕێنمایانەی کە دەرچووە لە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلەیمانی و قایمقامەتی قەزای مەڵبەندی سلەیمانی و لەگەڵ تەندروستی سلەیمانی کە بە هاوبەشی ئەو ڕێنمایانە دەرکراوە و هەروەها بانگەوازەکەی ئێمە بۆ ئەوە بووە کە سەرجەم شوێنە گەشتیاریەکان لە هوتێل و مۆتێلوانە کە هەستن بەکاری ڕاگررتنی شوێنەکانیان لە ڕژاننی دەرمانی دژەفایرۆز وەک تعقیم. ئێمە ئەو ڕێنمایانە وازەحەکە یامانە بە شوێنەکان بابند بن بە ئەو مەرجانەی کە پێیان درراوە لە تیمە هاوبەشەکانی پارێزیای سلەیمانی کە چی ئەو تیمانە کە لە تەندروستیە لە گەشت و گوزارە لە قایمقامێتە کە دوور بن لە شوێنی قەرەباڵغ ئەمەوەکو پلەی یەکەم دووەمیش لەو شوێنانی کە خواردنی تیا پێشکەشەکرێت شتەکانیان بێت بە سەفەری کەلوپەلی سەفەری بەکاربهێنرێت و مەودای مێزەکانیان دوور بێ لە یەکەوە و لەگەڵ ئەوەشا ئێمە وەکو بەعزە شتێک قەدەغە کراوە وەکو نێرگەلە و ئەم بابەتانە بە هەر بەیەجاری قەدەغە کراوە و زۆر شوێنیش خۆی شوێنەکانی خۆی داخست.